ئازان و خۆشەویستان لارجەیەکم سڵاوتان لێبێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد لە کەرکووکەوە ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم گفتوگۆکەین لەسەر ئایندەی کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دەتوانێت چی بۆ کەرکووکیەکان بکات دەیەوێت چی بۆ کەرکووکیەکان بکات گفتگۆکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان زۆر بەڕێز کاگازات شەریف بابان کاندیدی ژمارە 15 هەروەها زۆر بەڕێز دکتۆر بەختیار حاجی حەسەن زەنگەنە کاندیدی ژمارە 17 سڵاوتان لێبێ بەخێراتن بەخێراتن سەرچاو ئێوە بەخێراتنی کەناڵی کورساتەکەین بۆ شاری کەرکووک دەستخۆشیتان لێکەین بۆ ئەم دەرفەتە کە بتوانین لە نزیکەوە چەند ڕوونکردنەوەیەک لەسەر پەیڕە و پرۆگرامی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بخەینە ڕوو بۆ خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک و دەوروبەری. زۆر سپاس بۆیەوە دکتۆر با لێرەوە دەست پێ بکەین دەتانەوێت چی بۆ کەرکووک بکەن؟ دەستان خۆش بێ زۆر سپاس و بە خێراتنتان دەکەین بەڕاستی ئێمە وەک کاندیدانی لیستی کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کۆمەڵەیە بەرنامەی ئەم لیستە هەیە بۆ شاری کەرکووک و بۆ ئایندەی کەرکووک کە بتوانین بە شێوازێکی پوخت و چڕ بتوانین ئەم بەرنامانە هەر هەمووی تەطبیق بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە چی لە بواری خزمەتگوزاری بێت چی لە هەموو بوارەکانی کە بێ بەڕاستی ئەوی کایبینین لەم شارەدا شارێکی وێران و خاپوور کە لەلایەن چەند کەسانێکەوە توانراوە دەسەڵاتێکی زۆر خراپ بسەپێنرێ بەسەر هەموو ئەم شارەدا و پراوێزکردنی چەند لایەنێک و هەڵقۆستنەوە بۆ چەند کەسێک کە بریتە لە پارێزگار و دام و دەستەکەی تەنهاوان. ینی پێتان وایە کەرکووک لەلایەن چەند کەسانێکەوە بەڕێوابرێ بە ئامانجی بەهێزکردنی خۆیان بێگومان ئێستاکە گەر ببینی ئەتوانین بە پەنجەی دەست ئەشمێردرێن ئەو کەسانی کە ئێستاکە ئیرادەی خۆیان سەپاندووە بەسەر شاری کەرکووکە و ئەم کەسانش تەنها لەسەر ئیش لەسەر مەسلحەتی شەخسی خۆیانەکان و هەموو ئەو کارانەکە ئیشان لەسەر کردووە تەنها بۆ مەسلحەتی شەخسی خۆیانە و بۆ بەهێزکردنی خۆیان و پێگەی خۆیانە و ئێستاکەش ئەتوانین بڵێن 100% بەکاری دێنن وەکو دیعایەکی ئینتیخابی وەکو دەستکەوتێکی ئینتیخابی عروبەیی لەم شارەدا بەکاری دێنن. زۆر باشە بەردەوامە بین کاگازات دێنە لای بەڕێزت دەتانەوێت چی بکەن لە ئایندەدا لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە؟ ئێمە ئەچینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پشتیوانی خوا کورسی زۆر بەدەستێنین ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کە زۆرینەی لە کورد ئەبێ ئینشاءڵڵا ئەم جارەیان هەوڵە دەین بە پلەی یەک سیستەمی سیاسی ئیداری کە ماوەی 6 ساڵە بەسەر ئەم شارەیە چەسپێنراوە بگۆڕین بە یەک دەستەی لەگەڵ هەموو ئەندامانی ئەنجومەنە کاتێکە ئەم سیستەمە سیاسیەمان گۆڕی ئەتر هەرچی خزمەت گوزارەکانە بە هاوتایی و بە یەکسانی بەسەر شاری کەرکووکە دابەشێکەین هەوڵە دەین لە زۆربەی بوارەکانە خزمەت پێشکەش بکەین لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری ڕێگەوبان لە بواری کارەبا و لە زۆربەی ئەو بوارانەی کە پێویستە خزمەتی شاری کەرکووکی پێ بکرێت لە بواری ئەمنیە هەوڵە دەین ئەسکەرتاریەت لەم شارە نەهێڵین ئەمنیەتی ئەم شارە ئاسایشی ئەم شارە بدرێتەوە دەست پۆلیسی ناوخۆ و ئاسایشی گشتیەوە ئێمە هەوڵە دەین خزمەت گوزاریەکان بە یەکسانی بەسەر کەرکووک و دەوروبەریە دابەش بکەین. پێتان وایە لەو بوارانەی کە باست کرد لەو بوارانە لە هەمووی کەم و کوڕی هەیە؟ لەو بوارانە لە هەمووی کەم و کوڕی هەیە بە دڵنیاییەوە من ئەگەر بێتە سەر بواری تەندروستی کە بواری خۆمە من لەو ئاستەیە کارەکەم بواری تەندروستی ژێرخانی داڕوخاوە لەوەتی ئەم شارە هەیە ماوەی نزیکەی 40 ساڵە ئەو نەخۆشخانە و ئەو بینایانەی کە دروست کراوە بۆ نەخۆشخانە هەر ئەوانن نەنۆژەن کراونەتەوە نەبینایتر دروست کراوە بۆ نمونە نەخۆشخانی ئازادی 40 ساڵ لەمەوبەر کرایەوە لەم شارەیە ئەو کات نفوسی کەرکووک نزیکەی 250,000 دانیشتووە بوو بەڵام لە ئێستاە دوای 40 ساڵ کە نفوسی کەرکووک زیاتر لە 1,650,000 نەخۆشە هەر ئەو بینایە نەنۆژەن کراوەتەوە نە شتی باشتری بۆ کراوە ئێمە هەوڵە دەین لە ناو جەرگەی کەرکووکە بەلایەنی کەمی نەخۆشخانەیەکی 400 قەڕەوێڵەی بکەینەوە ئەمە ئەخەینە پلانی ئەنجومەنی پارێزگا کە ئێمە لەوێ کاری بۆ ئەەکەین
هەوڵە دەین سنتەری شێرپەنجە پەرەی پێ بدەین، سنتەری تالاسیمیا بکەینەوە. من لەم ڕۆژانە سەردانی ماڵێکم کرد، 3 نەخۆشیان هەبوو، تالاسیمیایان هەبوو. مناڵێکی تەمەن 8 ساڵ داواکاری تەنها داواکاری ئەو مناڵە لە من ئەوە بوو، وتی دکتۆر گیان ئەگەر بتوانی سنتەرێکی تالاسیمیا لەم شارەیە بۆ ئێمە بکەیتەوە، ئەبێ ئێمە لە ڕابردووە چ تاوانێکمان بەرامبەر ئەم نەخۆشانە کردبێت کە ئەڵێم ئێمە مەبەستم حکوومەتی خۆجیایی ئەم شارەیە کە نەیتوانیوە خزمەت گوزاری پێشکەش بەو نەخۆشانە بکات. لە بواری پەروەردەیە ئێمە هەوڵە دەین خوێندنگەی زیاتر بکرێتەوە، زیاتر پەرە بە خوێندکاران بدرێت، بەلایەنە زانستیەکەیان بدرێت، هەوڵە دەین کێشەی مامۆستایانی ئەم شارە چارەسەر بکەین، کێشەی ئەو مامۆستایانی کە سەر بە حکوومەتی هەرێمن و بەڵام لەم شارەیە وانە ئەڵێنەوە بگەێنینە بەغا و موچەکانیان بخەینە سەر حکوومەتی فیدراالی. هەوڵە دەین لە بواری ڕێگەوبانە، بۆ نمونە ئەم شارە شەقامی 100 مەتری نییە، ئێمە هەوڵە دەین لەو بوارەیە کار بکەین و شەقامێکی 100 مەتری بە دەوری شاری کەرکووک بکەینەوە. لە بواری خزمەت گوزاری و گەشتیاریە من پرۆژەیەکم هەیە لە ئەنجومەنی پارێزگا، ئەم پرۆژەیە کە تایبەتە بە خۆم پێشکەشی ئەەکەم. ئەو کاتە ئەگەر لە دەرەوەی عێراقش خەڵک ڕوو لە شاری کەرکووک نەکە، ئەوە دڵنیا بن هەرچی ناوەوەی عێراقا، هەرچی پارێزگەکانی عێراقا ڕوو لەم شارە ئەکا بۆ لایەنی گەشتیاری کە پرۆژەیەکی زۆر جوان و پرۆژەکەت گشتگیرە لە هەموو بوارەکانە. لە هەموو بوارەکانە پرۆژەیەکی گەشتیاریە، هەرچی وەکوتم لە کوردستان و لە عێراقشەوە ڕوو لەم شارە ئەکەن کە ئەمە بە دڵنیاییەوە شتێکی زۆر باشە بێ بۆ ئاوەدانکردنەوە بۆ بژانەوەی شاری کەرکووک لە هەموو ڕێکەوە. باشە ئەو پرۆژەوە بابەتێکی گرنگە کاگەزات بە ڕاوێژ لەگەڵ ئەو کەسانەی کە شارەزان لەو بوارانە ئەم پرۆژێتان نووسیوە یان وەکو سەرەنگە لە بەرنمێکی لەم شێوەیە بڵێنەوە بانگەشەی هەڵبژاردنە کاگازات دەیکە. پرۆژەکەت پرۆژێکی واقعیە، پرۆژەیەکی واقعیە و پرۆژەیەکی زۆر جوانە. من کاتێ خۆم لەگەڵ ئەو ڕاوێژکارانەی کە لەسەرم پرۆژەیە کارمانە کرد بەڕاستی زۆر سەرسام بووم بەم پرۆژەیە. ئەمەش لە نزیکترین شوێنی شاری کەرکووکە ئەکرێت لەسەر سەدی خاسە کە زۆر شت لە خۆی ئەگرێ ئەوە کاتی خۆی دێ باسیەکەین و واقعیانش کە ئێمە چوونە ئەنجومەنی پارێزگا واقعیانە ئەم شتا ئەبینرێت و لەسەر بودجەی ئەم شارەش جێبەجێکرێت. لەبەرەوەی کەرکووک شارێکی دەوڵەمەنە، شارێکی هەبوونە، توانە و ئیمکانێتی لەوە زیاترە پرۆژەی لەمە زیاترش ئەنجام بدرێت. لە بواری ڕێگەوبانە حەزم کرد ئەوەش بخەمەوە بەردەمی خۆشەویستانی شارەکەم. ئێمە هەوڵە دەین لە ئەنجومەنی پارێزگا لە ڕێگەوبانە لە پلەی یەکەمی کارەکانمانەکردنەوەی ڕێگای شەمەند نەفەر یاخود خستنەکاری ڕێگای شەمەند نەفەری کەرکووک بەغدا ئەوە لە ئەولەویەتی کارەکانمان بێت. باشە لێرە واقعی بوونی هەیە تەنها ڕەنگە سەرپێخستنەوە و نۆژەنکردنەوە و کارکردن بێ لەسەر هێڵە شەمەند نەفەرەکە. ئەکیت دواتر قسە لەسەر هەندێک بابەتی تری خدەمیەکەین. دکتۆر بگەڕێم بۆ لای تۆ، ئێوەژەر خۆتان بە فعالی لە بواری تەندروستیدا کارەکەن. بەڵێ ئەو بوارانی کە هەستەکی پێویستە کاری لەسەر بکەن و ئەو هەڵە و کەم و کوڕیانە چییە کە لە بواری تەندروستیایەوە ڕۆژانە دەیبینن؟ بەڵێ بەڕاستی ئێمە بە حکمی کارکردنمان لە ناو ئیدارەی تەندروستی شاری کەرکووکە بۆ ماوەی چەندین ساڵە ئێمە کێشەی ئیدارەمان هەیە. بەڕاستی وەک کاکازات فەرمووی ئێمە پرۆژەی زۆر هەیە، ئەگەر بێتە سەر وەرەقە و قەڵام بێتە سەر ئەو ماستەر پلانەی کە حکومەت دای ئەڕێژێ بەڕاستی سێرەکەی کۆمەڵێ پرۆژەی زۆری تێە، کۆمەڵێ پرۆژەی گشتگیری تێە، چی لە لایانی ڕێگەوبان و چی لە لایانی ئاوەڕۆ و پرۆژە گەشتیاریەکان. ئەگەر ئێستا سێری بەسیترینشی بتوان سێری ماستەر پلانی ئەم شارە بکەین، ماستەر پلانە تازەکە سێکەی پرۆژێ زۆر زۆر تێ، بەڵام ئێمە لێرە کێشەی چیمانە کێشەی ئیدارە و تەنفیزکردنی ئەم پرۆژانەیە. ڕاستە ئەتوانی نیساکە لە ماوەی مانگەکات 10 پرۆژەی زۆر جوان و زۆر ڕێک و پێک ئێمە تەقدیم بکەین و بتوان، بەڵام ئێمە کێشەکەمان لەوەیە ئایا ئەمە چۆن تەطبیقەکرێت، ئەتوانین ئەمانە جێبەجێ بکرێ. بۆ نمونە ئێستاکە کە لە سلێمانی و داخل کەرکووکە بین لە مەدخەلی سلێمانیەوە
کۆمەڵێ پرۆژەی جوان هەیە ئەو چوار لوپەکەی جسری با بڵێن حەولیەکە و زیاد لە 4 بۆ 5 ملیاری بۆ تەرخان کراوەکەوە ئیشێکی زۆر نمونەیی و جوان بێت کە داخلبوونی ناو شاری کەرکووکە بەڵام کە تۆ ئیدارەی شاری کەرکووک لە ماوەی 4 ڕۆژی پێشووە دەری کردووە لە پلانی لە تەطبیقکردنی بۆ 2024 بە پرۆژەی ئەوە هەبوو کە کاکە بە هیچ شێوازێ ئەوان ئێستاکە هەوڵی ئەوە نادەن گەڕەکە کوردیەکان ئەو شوێنانەی کە کورد بشینن ئیشی جوانی تێ بکرێت و ڕێک پێک دوای ئەوان هەرچی پارێ تەخسیس ئەکرێ بۆ ئەم پرۆژانە کۆمەڵێ باشی لێ ئەدەنە لاوە بۆ خۆیان یاخود نزبەیە باشە سەرن لەو مقاولە باشە تۆ هەرچ کۆمپانیایەک نزبەی 120 بۆ 25 لێ سنت ئەلێرەیە مەجبورە ئەو کۆمپانیایە بەو شێوازە دروستی ناکە بەو کوالیتیە دروستی ناکە بێگومان ئەوش ناتوانێت محاسبەی بکات لەبەر ئەوەی خۆی مەبلەغێکی لێ سندووە ئەمە نزبەیەکی لێ سندووە ئەمە هەمووی کێشەیە لە ئیدارەدانە و هەروەها لە ئیدارەدانی تەندروستیە ئێمە بەڕاستی حتا پێش ساڵی 2017 وەکو تەندروستی کەرکووک بەدەستی کوردەوە بووە کاری زۆر باش کراوە چی لە ڕووی تەعیناتەوە چی لە ڕووی ئیدارەدانەوە بەڵام ئێستاکە حالیان میلاکی سەحەی کەرکووک گەشتوتە نزیکەی 19,000 فەرمانبەر بە هەمان ژمارەی نەخۆشخانە کەوا لە ساڵی 2007 و 2008ەوە لەم شارەیە بووە باشە ئەمە المەفروض ئەو خزمەت گوزاریانە و ئەو ئاستی تەندروستیە زۆر کوالیتی باشتر بێ و زۆر بە جوانی بەڵام ئەبینین بەعەکسەوە تەنانەت بڕۆی بۆ حەبێک یاخود مغەدیە لە ناو خەستەخانەکان ئابینی ئەلێ بڕۆ لە دەرەوە بهێنە ئەمە کێشەی پارەمان نییە کێشەی پرۆژەمان نیە بەڵام کێشەی ئیدارەمان هەیە بە هیچ شێوازی ڕێگەت پێ نادات تۆ دەرمان بهێنیتە نەخۆشخانەکان یاخود هەندێک سەنتەر و نەخۆشخانەی ئەهلی کراوەتەوە لەم شارەیە هین چەند لایەنیەکەن قۆڕخ کراوە ئیجباری دائیرەی با بڵێن تەندروستی کەرکووکەکە کەوا ئەو دەرمانانە یاخود ئەو جۆرە ئەجیزانە نەکردرێ بۆ نەخۆشخانەکان بۆ ئەوەی بنێردێنە ئەو سنتەر ئەهلیانە کە لە دەرۆتانەوە من بەرپرسم لەم قسانەی کە ئەیکەم ئێستاکە لە بەرەوەی خۆم لە ناو ئەو پرۆسەیە ئاگام لەو پرۆسانە هێە کەوا هەندێک پشکنین ناکەن لە حکومیەکان بووی ئەهلیەکان بەڵێ 100% وە کۆمەڵێ باشە ئێمە وەکو کەرکووک ئەو نفوسەی کاکازات فەرمووی ئەو نفوسەی کە لە کەرکووک ئایسە گەشتۆتە 3 هەندە بە هەمان نەخۆشخانە بە هەمان ژمارەی با بڵێن سەریر لە شاری کەرکووکە ئێمە بەڕاستی ساکە وەکو نفوسی کەرکووک پێویستمان لە زیاد لە 4,000 سەریر هەیە لەم شارەیە بەڵام تا ئێستا هەموو کەرکووک نزیکەی 1400 بۆ 1500 سەریرمان هەیە هەموو کەرکووک وا بێمە نەقسێکی زۆرمانێ ئەبێ بە تەعویز بکرێتەوە تەعویز کراوەتەوە بە سەنتەر و نەخۆشخانە ئەهلیەکان لە دەرەوە وەکو وتم کێشەی پرۆژەمان نییە کێشەی پارەمان نییە بەڵام کێشەی ئیدارە و فەساد و گەندەڵیمان هەیە ئێمە ئەگەر بێت و بە شێوازێکی سیستماتیک ڕێک بکرێتەوە ئیدارەدان بە دەست کەسانی نەزیهەوە بێ بە دەست کەسانێکەوە بێت تەحەکوم بە بازاڕۆ نەکەن بەڕاستی ئێمە زۆربەی ئەوانەی کە لە ناو تەندروستی کەرکووکە ئێستاکە لە بەهۆی تجارەتی بازاڕیانەوە وان لێ هاتووە لە ناو تەندروستیە ئیشی ئیدارەکەی خۆیان لەبیرکەن نەک لە بیریکەن بە ئیجباری دوور بخرێنەوە لەو شتانە لەبەر ئەوەی بازاڕیان لێ ئەدرێت ئەمە کێشەی زۆرە وەکو من باس وەکو تەندروستیەکەم لەگەڵ ئەوەی شاخ ئێمە بۆ ئێستاکە بۆ کات ئێستا بەڕاستی پێویستمان بەوەی کە هەندێک کێشە و گرفتی لاوەکی نییە طبعا ئەمامووی حەقی هەموو هاوڵاتیەکە تۆ کە وترا هاوڵاتی حەقی مەسکەن و حەقی ئەمن و حەقی مەعیشەت هەیە لەم تەندروستی لەم شارەیە هەیە حەقی خۆیەتی بەڵام ئێمە ئێستا خەتەرە گەورەکەی ئێمە لەم شارەیە خەتەری نەتەوایەتیە بەڕاستی ئەبێ ئێمە ئەم کێشانە تۆزێ بەلاو بنین و هەوڵ بدەین لایەنە نەتەوایەتیەکە لەبەرەوە گەر ببینین ساکە هەرچەند عەرەب
4 لیستە لە شاری کەرکووکە بەڵام سێریان بکە هەر هەمویان پێکەوە بانگە شەکەن و هەر هەمویانەوە من زیاد لە بەرنمەیەک تاکی دەکەمەوە لەسەر ئەم وشە لەبەرەوەی من متابعیانەکەم بە حکمەوە تێکەڵاویم هەیە لەگەڵیان هەر هەمویان یەک دروشم بەکاردێنن ئەلێن عروبەتنا قەضیەتنا یعنی هەموو کێشەیەکیان بەلاو ناوە سەر و فلەکسەکانیش ئەمانبینی ئەم دروشمە زۆر بەڵێ هەموو کێشەکانیان بەلاو ناوە فقط ئەوان کێشەی گەوریان عروبەتنا قەضیەتنا بەرامبەر یاخود دش بە کورد وەستاونەتەوە ئەلێن بە هیچ شێوازێ نابێت کورد بگەڕێتەوە پێش 2017 وەکو کاتی 2017 وامان لێکرەوە هەم دەکەم مع العلم ئەوان لە خۆشترین ژیان بووە هەر کورد بۆ بەرگریان لێ کردووە لە ساترەکانی داعشا هەر کورد بۆ نێشتووە بە هیچ شێوازێ ئەم تیرۆریست و ئەوە بگاتەوە ناو شاری کەرکووک هەر کورد بووە چەندەها هەزار شەهیدی داوە و خوێنی ڕشتووە بۆ ئەم شارە بەڵام ئەوان پێی نازانن ئەوان کە گەشتە ئاستی نەتەوایەتی هەر هەموو شتێک ئەسڕێتەوە هەر هەموو شتێک قفڵەکرێت تەرکیزەکەنە سەر ئەو شتا بێنە لایەنە تورکمانەکان چی نەکراوە کورد چی نەکردووە بۆ تورکمان لەم شارەدا بەڵام فەرموو پێرەکە یەکێ لەو کاندیدەکان لە پردیە وەستاوە ئەڵێ کاکە تورکمان ئێستا وەک تورکمانی جاران نییە تورکمان ئێستا قووەتی هەیە تورکمان حەشدی هەیە بەڕاستی من ئەمە وەکو ئاماژەیەک وەکو تەهدیدێک ئەبینم بۆ سەر نەتەوەی کورد کەوا بەخوا کورد لە هیچ کاتێکا کورد دوو لە ڕوویە بێغیرەت نەبووە کورد ترسنۆک نەبووە کورد لە هەموو کاتێکا خاوەن غیرەت و خاوەن شەهامەتی خۆی بووە و ئەتوانێت زۆر بە ئاسانی بە شەو ڕۆژێک ئێمە ئەم شارە بژیرێتەوە لایەنە عەسکەرەکە بەڵام ئێمە ئێستا پێویستمان بەوە نییە بە شێوازێکی عەسکەری مادام ڕێگەی سندوقی دەنگدانمان لە پێشە هەوڵ بدەین بتوانین ئیدارەی ئەم شارە بە شێوازێکی مەدەنیانە بگرینە دەست ئەنی پێدوای سنووقەکانی دەنگدان بکەین بە سەنگەرەکانی پاراستنی کەرکووک بێگومان ئەبێتە سەنگەری پاراستن و یەکلاکەرەوەی وەرگرتنەوەی دەسەڵات لەم شارەدا دەست خۆش بە بەردەوامە بین کاگازات بگەڕێم وڵی بەڕێزت چوارێکی تر گرنگە کاری تێدا بکرێ ئێمە پێویستە لە هەموو بوارەکانە کار بکەین بۆ نمونە لە بواری نەوتە ئەم شارە شاری کەرکووک بەڕاستی نەوت بۆتە نەهامەتی بۆی دەوڵەمەندترین شاری عێراقە تقریبەن بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە فەقیرترین شارە لە ڕووی داهات بۆ نمونە بۆ گەنجانەوە بۆ بەڵا بۆ خەڵکەکە بۆتە بەڵا بە هەر حاڵ ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هەوڵ دەدەین لە ڕێی لیژنەی نەوت و غازەوە کار لەسەر ئەم بابەتە بە جددی بکەین لەبەرەوەی داهاتی ئەم شارە لەسەر نەوتە بۆیە نەوت شەبێتە ئەبێ وا بکەین ببێتە خێر و بەرەکەت بۆ شارەکە بۆ خۆمان ئەمجا بۆ دەوروبەر چۆن واکەن ئێمە هەوڵ دەدەین کۆمپانیای تایبەت بهێنین بەکردنەوەی پاڵاوگە لەم شارەیە تاوەکو ئێستا پاڵاوگەی حکومی لەم شارەیە نییە کاتێک کە پاڵاوگە کرایەوە لەم شارەیە ئەو کاتە گەنجێکی زۆر ئەخرێتە سەرکار هەوڵە دەین لە داهاتی ئەم پاڵاوگە و ئەم نەوتەی کە بۆتە نەهامەتی بۆم شارە ژینگەکەی بپارێزین ئێمە نەوت بۆتە پیسبوونی ژینگە خەڵکێکی زۆر تووشی نەخۆشیە بێت لە ڕێی غازی ئەم نەوتەوە ئێمە هەوڵە دەین ژینگەی ئەم شارە بپارێزین لە ڕێی ئەو کۆمپانیایەنەوە کردنەوەی پاڵاوگە من بە دەرەجەیەک خۆم کە چوومە ئەنجومەنی پارێزگا کاری سەرەتا و ئەولەویەتم لەسەر ئەوە ئەبێت کە نظامی پەترۆ دۆلار بگەڕێنینەوە بۆ ئەم شارە بۆی گەنجێکی زۆر ئیسفادە بکات کە ئەمە کارێکە ئەبێ بە هەمومان لە ئەنجومەنی پارێزگا هەوڵی ئەوەی لەسەر بدەین کە پەترۆ دۆلار بگەڕێنینەوە بۆ گەنجەکانی ئەم شارە ببێتە خزمەت گوزاریەک ئەم گەنجانە خۆیانی پێ بگرنەوە هەوڵە دەن لە ڕووی تەندروستیەوە وەکو پێشترش باسم کرد کۆمەڵێن نەخۆشخانە و بنکەی تەندروستی لە لادیەکانی ئەم ناوچانە بکەینەوە ئەمە ئیشی سەرەتایی ئەبێت لە ئەنجومەنی پارێزگا و هەوڵە دەین لە ئەنجومەنی پارێزگا ئێمە ئەو پۆستانەی کە پۆستی کورد بووە لە دوای لێککەوتەکانی ڕەفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە لە دەستمانداوە بگەڕێنینەوە بدرێتەوە دەستی کورد و هەموو فەرمانگەکان کورد زیاتر سەیطرە بکاتە سەریا بۆی بتوانێت خزمەتگوزاری بە هەموو نەتەوەکان بگەینێت ئێمە بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەشی هەموو نەتەوەکانی شاری کەرکووکەکەین چ لە کورد چ لە عەرەب لە تورکمان
کاگازات ژینگەی کەرکووک کە دیتە ناو کەرکووکەوە کەرکووک شارێکی جوانە بەڵام ژینگەکەی ژینگەیەکی پیسە یعنی شەقامەکانی پیسن گەڕەکەکانی پیسن ینی وەکو پێویست ئاوەڕۆی تێدا نییە سەری کۆڵانەکان بوون بە شوێنی کۆبوونەوەی زەبڵ و خاشاک ئەمە کاری ئەنجومەنی پارێزگایە لایندەیە کار لەسەر ئەمە بکە ئێوە بۆ ئەمە چیتانەیە دەتوانن چی بکەن چی بۆ ژینگەی ئەم شارە دەتوانن بکەن ئەمە وەکو باسم کرد هەوڵە دەین کۆمپانیا بێنین ئەم شارەوە لە ڕووی پیشەسازیەوە کۆمپانیای تایبەت بە پاکردنەوەی ژینگە بێنین و لە ڕووی بیناسازیشەوە کۆمپانیای تایبەت بە دروستکردنی بینابێنین ئەم شارەوە کاتێک ئەم کۆمپانیانە دێت خزمەت گوزاریەکانیان فراوانەکەن هەتوانن خزمەت گوزاری پاکردنەوەی شار دەست پێ بکەن و هەوڵە دەین ئێمە بیکەینە بەرنامە هەر کۆمپانیایە کە دێت بەشی خۆی بتوانێت دار بچێنێ لەم شارەیە لەبەرەوەی ئێستا ڕێژەی سەوزایی لەم شارەیە نزیک نەبووتەوە لە سەتایەک ئەمەش بۆتە هۆی پیسبوونی ژینگە و ئەو کارگانەی کە نزیکن لە شار بۆ نمونە کارگەی چیمەنتۆی لەیلانە کارگەی قێری لای مەفرەقی شوانە کارگەی پاڵاوتە ئەهلیەکانە ئەمانە هەوڵە دەین دوور بخەینەوە لە شار بۆی ژینگەی شارمان پیس نەکاتەوە یالانی کە مەتوانن فیلتەردا بنن بۆی کە ئەو دووکەڵە پیسە دەرخواردی خەڵک نێن ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هەموو هەوڵەکانمان بۆ خزمەت گوزاریە و لەو کاتەشە هەر بەرنامە و پرۆگرامێک بێتە پێشەوە ئێمە بۆ خزمەتکردنی شاری کەرکووک بۆ خزمەتکردنی دانیشتوانی شاری کەرکووک بەبێ جیاوازی نەتەوایەتی ئێمە هەوڵ و تێکۆشانی لە پێناوە دەین باشە کاگازات ئەو خاڵی کە دکتۆر بەختیار باسی کرد بابەتیەوەی ئێستا عەرەبەکان زیاتر حملەکانی خۆیان قسە و دروشم و کاری خۆیان لەوەیە چڕ کردوتەوە کە جایەتی کورد بکەن کە نێڵن کەرکووک وەکو شارێکی کوردستانی ئەسەری بمێنێ ئەوەی کردویانە لەم 5 ساڵی ڕابردووە ئەمە درێژە پێ بدەن تۆختری بکەنەوە تونتری بکەنەوە زیاتر زاڵ بن بەسەر کووردا تۆ چۆنیە بینی ئێمە کورد هەر لە سەرەتای دروستبوونی عێراقەوە کورد زۆری نەبووە 100 ساڵ لەمەوبەر لە دوای نەمانی عوسمانیەکان لە دوای جەنگی جیهانی یەکەم و نەمانی عوسمانیەکان لەم وڵاتەیە کاتی حکوومەتی عێراقی دروستکرا لەلایەن بەریتانیەکانەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دانراوە ئەو کاتە 12 ئەندامی ئەنجومەن هەبووە لەو 12 6 ئەندامی کورد بووە 3 ئەندامی تورکمان 1 ئەندامی عەرەب ئەندامێکی مەسیحی و ئەندامێکی جوولەکە بووە عەرەب ئەمەی لەبیر ناچێت کە لەو کاتەیە کەمینە بووە و هەتاوەکو ڕۆژگار تێپەڕیوە و حکومڕانیان بەدەست بووە و لە ساڵی 63 حرس قەومیان بەسەر کووردا هێناوە ئەمە وای کردووە شۆفێنیەتی ئەمان زیاد بکە و هەمیشە لە هەوڵی ئەوە بن خۆیان بسەپێنن بەسەرمانە بۆیە لە ئێستاە ترسێکی زۆریان لە هەڵبژاردننی ئەم جارە هەیە کە ئەنجومەنی پارێزگا دووبارە و ئاکاتەوە حکومی کوردی بگەڕێتەوە بۆیە هەمیشە هەوڵی ئەوادەن کە خەڵک بشێوێنن شێوی بنێنە نێو خەڵکەوە کە ئەوان باڵادەستن ئەوان هەوڵەدەن کە عروبیەتی خۆیان بسەپێنن بەڵام دڵنیا بە ئەم جارە کە ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ڕووەدات ئەو خەونەیان لە گۆڕ ئەنرێت کورد پێ دوایە توانێت زۆری نەبێ ئەم جارە ئەکید ئێمە بە دڵنیاییەوە ئێمە لە ناو خەڵکین خەڵکە بینین ئەم جارە خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک و دەوروبەری هەرچی کوردی بە شەرەفە ئەم جارە بە گڕوتینەوە ئەچێتە سەر سنووقەکانی دەنگدان چکە ئەمە دڵنیان هەمومان دڵنیان خەڵکی شاری کەرکووک دڵنیایەوە کە ئەمە یەکلاکەرەوەی نفوسی کوردە لەم شارەیە باشە ئەگەڕێم وڵات کاگازات دکتۆر بێم وڵای بەڕێزت یەکێک لەو گرفتە سەرەکیانە گرفتی زەوی زووتیاران گرفتی داگیرکردنی زەویەکانیان خاکی باپیرانیان لەم ماوانەی ڕابردوودا لەم ساڵانی ڕابردوودا دەمانبینی نانێژ زەویەکانیان بکێڵن ئاتر کە دەیان کێڵانیان نێژبی دوورنەوەیان میشە کێشەیانە بوو گرفتیانە بوو چۆن دەتوانن کار لەسەر ئەمە بکەن ئەگەر کورد زۆری نەبێ و ئەگەر ئێوە بە تایبەت لاوەپەیمانی کەرکووک زویرادەمانە زۆری نەبن دەتوانن ڕێگر بن لەمە بەڵێ بێگومان وەک هەمانە زانین مادەی 140 لە دەستوران نووسراوەتەوە ئەوە حەقی کورد و جوتیاران و هەموو کێشەی زەویزار
چارەسەرەکە لەم شارەدا نەک بەس لە کەرکووکە هەموو ناوچە دابڕێناوەکانی هەرێمی کوردستان بەڕاستی هەتا ئێستا هەموو هەوڵ و توانایەکی خۆیان خستووەتە گەڕ لەوەتی مادەی 140 نووسراوەتەوە تا ئیسەنیان هێشتۆ بە شێوازێکی گشتی ئەو مادەیە تەطبیق بکرێت و تەنفیز بکرێت بۆ چونکە ئەمە حەقی کورد ئەگەڕێنێتەوە و حەقی ئەو جوتیارانەوە ئەو خاوەن زەویانە ئەگەڕێنێتەوە و ئەمە شوایان لێکا کەوا دەربەدەر بن و بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی کە خۆیان لێوە هاتوونە بەڕاستی ئەو نظامی تەعریبە کە کراو هێنرایە سەر هێنان ئەو عەرەبانەی خواروی عێراقیان هێنا سەر زەویزاری کوردەکان و کوردەکان دەربەدەر کران ئەمە خۆی بۆ خۆی زوڵمێکی گەورە بوو و دوای ئەوە لەوەش گەورەتر کە زوڵمی ئەوەیان کردووە کە نەیان هێشتووە هەتا ئێستا مادەی 140 تەطبیق بکرێت بەڵام ئێستاکە بینین باوە بڵێن کە ئەیانەوێ کورد دیسانە بۆ جارێکە بخەنەوە ژێردەسەی عەرەب من دڵنیام لەوەی تا ئێستا نەیان هێشتووە با بڵێن بە شێوازێکی هەرەمەکی مادەی 140 تەطبیق بکرێت بەڵام ئەگەر ئەوان ئەم جارە لە پارێزگای کەرکووکە لە ئەنجومەنە بتوانن زۆری نەبن عەرەب و تورکمان کە باسەکەم ئەگەر زۆری نەبن ڕاو کە ئەم جارە بە قانون و بە دەستور مادەی 140 دێنن تەطبیقیەکەنە سەرمان و ئەو کاتە ئێمە زەرەرمەند دەبن چونکە ئەگەر ئێمە کەمی نەبین بەڵام مادەی 140 ئەبێت تەطبیق بکرێت بە زۆرینەی کورد لەم شارەدا ئێمە ئەگەر زۆری نەبووین مادەی 140 مان تەطبیق ئەو کاتە ئەیگەڕێینەوە سەر ئەسڵەکەی خۆی بەڵام ئەمان ئەیانەوێ بە شێوازێکی کە بیگەڕێنەوە کەوا لە حاڵەتێکی 57 کورد 57 زۆرینەی کورد بووە بۆیە تا ئێستا لەسەر ئەو بنەمایە ڕۆشتوینە بەڵام ئەگەر وانە بێ ئەم جارەخوا نەخواستا بە شێوازێکی کە بێت بەڕاستی ئەوان ئەیکەنە بنەمایەک ئەو 57 سڕنەوە و ئەمە ئەکەنە بنەمایە بۆ بوونی کورد و عەرەب لەم شارەدا ئەوەش یەکێکە لەو هەڵانەی ئینشاڵڵا دروست نابێت بە هەوڵی خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک و هەوڵی کوردانی شاری کەرکووک ئێستا ئەگەر ببینین ئێمە کۆمەڵێک کێشەمان هەبوو هە لە ناو تەندروستی کەرکووکە ئێستا ڕوبەڕوومان بووەتەوە ئێمە ئەو کەسانی کە خەریج یاخود تەعینی مەرکەزی ئەبن بە هۆیەوەی دەرچووی بەشە پزیشکیەکانن ساڵانە ئێمە لەوەتی هەیە ئەوانە حەقی خۆیانە کە تەعینە بن بە شێوازێکی مەرکەزی لەلایەنی وەزارەوە لە بەغداوە بۆ کێ بەو ئەوانەیە کە خەڵکی کەرکووکن و لە کەرکووک خوێندویانە یاخود لە بەشە پزیشکەکانی هەرێمی کوردستان بەڵام بۆ خۆیان بە ئەسڵ خەڵکی کەرکووکن ئێمە لە دوای لە 2019 بوو توانیمان لەگەڵ وەزارەیە من خۆم کۆنتاکتێکم کردووە لەگەڵ جەنابی وەزیر شادانشین توانیمان موافقەیەوە بگرین کە هەر کەسێک خەڵکی کەرکووکە خەریجی بە شە پزیشکیەکانی هەرێمە زیاد لە 1800 کەسمان دامەزراند لە کەرکووکەوە ئەمە بووە سیاقێکی سابت و ئێساکە تەعیناتی ئەوان هەیە لە کەرکووکە بەڵام کێشەکە لە چیاتە ئێمە زۆر کەسمانەیە نفوسی چەمچەماڵە یاخود قادرکەرەمە یاخود تەقتەقا ئەمانە بەشە بە ئیداریەن بگەڕێنەوە بۆ حسای 57 ئەمانە هەمووی سەر بە کەرکووک بووە و هەتاکۆم چەند ساڵی ڕابردوو هیچ کێشەیان نەبووە چونکە ئێمە ئەتیماد و بنەمامان لەسەر ئەحسای 57 بووە بەڵام ئێستا کە حالیان وا بۆ ماوەی 2 هەفتەیە ئەو کێشەمان بۆ دروست بووە لە ناو پارێزگای کەرکووک ئەڵێ ئەمە ئیداریان سەر بە کەرکووک نییە زیاد لە 850 کەس ئەمری وزاریان بۆ هاتووەتەوە لە وەزارەوە تەعینیان بۆ دەرچووە کەوا لەسەر تەندروستی کەرکووک تەعین بن بەڵام کێشەکە لە چیاتە ئەلێمە نفوسیان کەرکووک نییە تەیسەکەنیان کەرکووکە بایعیان کەرکووکە هەموو شتێکیان کەرکووکە و 57 یانش کەرکووکە باشە بۆچی من ئەحسای 57 لە وەکو بنەمایەکی سەرەکی بۆ من دایناینەی تو ئیشی لەسەر بکەم ئەمە خاڵی یەکەم باشە ئەگەر وایە بۆ ئەو هەموو عەرەبە هاوردەیە لە دەرەوەی کەرکووکەوە هێنراوەتە ناو شاری کەرکووک نفوسیان گۆڕاوە بۆ نفوسی کەرکووک باشە بۆ ئەو هەیە بۆ من نییە ئەمە هەمووی فەرق و جیاوازیەکەوە ئەیانەوێت ئێستا کراوە هەتاکم ئێستا زیاد لە 32,000 ماڵی عەرەب هێنراوەتە ناو شاری کەرکووک 32,000 ماڵی عەرەب 32,000 خێزان ئەگەر هەر خێزانی لە 3 نەفەر و 4 نەفەر بێت ئەمە چەند هەزار نەفەر دەزانین خێزانیەوەن ژمارەیان زۆرترە بەڵێ بێگومان
هێنراوەتە ناو شاری کەرکووک و هەر هەمووی تەیسەکەنی بۆ کراوە و فۆرمی خۆراکی بۆ کراوە و نفوسیشی گۆڕاوە بۆ کەرکووک و ئێمە وەکو کورد ئەتوانین ئەگەر زۆری نەبین لە ناو ئەنجومەنی محافەزە ئەتوانین هەموو ئەو بریارانەی لە دوای ساڵی 2017ەوە دراوە و ئەم نەقلی نفوسە هەمووی کراوە ئەو هەموو تەیسەکەن و فۆرمی خۆراکە کە دەرکراوە بۆ ئەو لایەنانە ئەتوانین بە بڕیارێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە هەڵی بوەشێنینەوە و هەر هەمووی بگەڕێنەوە سەر ئەساس و ئەسڵەکەی خۆی و ئەتوانین حدودی ئیداری کەرکووک کەوا ئێستا پێی ئەڵێن ئەمە سەر بە ئیدارەی کەرکووک نییە وەک چەمچەماڵ و تەقتەق و قادرکەرم ئەتوانین ئێمە لەو کاتەیە بە شێوازێکی گشتگیرتر ئەتوانین بە پێی دەستور و بە پێی تەطبیقکردنی مادەی 140 ئەم بریارانە هەمووی هەڵوەشێنووە ئەمەی مادەی 140 تەنفیز بکەین و تەطبیق بکەینەوە دووبارە لە شاری کەرکووک. زۆر باشە کاگازاد ئەوەی دکتۆر بەختیار باسی دەکا تا چەندە دەمانگەێنێ بۆ قەناعەتی کە گرنگە کەرکووکیەکان دەنگ بدەن کەرکووکیەکان لە هەر شوێنێک شەمولی دەنگدان بکەن لە هەر شار و شارۆچکێکی تریش بن لەو ناوچانەی کە ڕەنگە ئێستا لە دەرەوەی ئیدارەی هەرێم بن بەڵام نفوسیان کەرکووکەوە مافی دەنگدانیان هەیە مانە دەنگ بدەن چونکە دەنگدانەکە وەکویەوە دەیڵێن ئایندەی کەرکووک بەستراوە بۆ دەنگدانەوە. بەڵێ وەکو کاک بەختیار باسی کرد ماوەی 18 ساڵە لەم شارەیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا نەکراوە. ئەگەر لە دوای ئەم 18 ساڵش عەرەب و تورکمان هەوڵی ئەوادەن کە نەکرێتەوە زۆر هەوڵی ئەوەیاندا بەڵام بۆیان نەچووە سەر ئەوان ترسی ئەوەیان هەیە ئەگە کورد وەکو باسم کرد ڕێژەیە زۆر بێنێ و حکمی کوردی بگرێتەوە دەست بەڵام ئەگەر بێت و کورد نەیە و دەنگ نەدات ئەو کاتە ئەوان کورسیە زۆر بێن ئەوە لەواچێت تا هەتایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ڕوونەدا و ئەوان ئەو کەلیمەیە کە ئێستا ئێڵێن عروبیەتی خۆیان بسەلمێنن و ئەو کاتە هەر حکومێک بەسەر ئەم شارەیە بسەپێنن ئێمە گوناهباری دەرەجەیەک خۆمانەبین بۆیە پێویستە لەسەر کەرکووچیەکان کوردی کەرکووک ئەوانەی کە باوەڕیان بە کوردبوونی خۆیان هەیە لە هەر دەرەوەی کەرکووک بن ناوەی کەرکووک پێویستە سوور بوون لەسەر دەنگدان لە ڕۆژی 12 ئەوانەی دەرەوەی کەرکووک شار و شارۆچکەکان یاخود لە هەولێر و سلێمانی و لە کوردستان ئاژێن لەسەر ئەوان زۆر پێویستە بێن هاوکاری ئێمە بکەن هاوکاری خزم و کەس و کاریان بکەن کە لەم شارەیان لەژێر حکمیکی شۆفێنی لەژێر حکمی کەسێکی نەخوێنەوار کە هێنراوە کراوەتە پارێزگاری ئەم شارە بە وەکالەت بە کەیفی خۆی تەسەڕوفەکات بە داهات و بە حکمڕانی ئەم شارەیە پێویستە لەسەر ئەو کوردانە بێن لەم شارەیە دەنگی خۆیان بدەن هەر وەکو وەفایەک سبەی دوای کارێکیانە بێت لە ئایندەیە کارێکیانە بێت لە فەرمانگەکانی ئەم شارەیە لە چۆ کەسێکی وەکو ئێمە کوردێک حکمڕانی بکات لە چۆ کەسێکی عەرەب تورکمان حکمڕانی بکات و ئەوان نەتوانن ڕوبەڕوویان ببنەوە ئەمە جگەلەوە ساهیۆنیەت لە هەموو عالەمە ساڵانە لۆبی ئەکات بۆ جولەکەکانی ئیسرائیل بۆ ئێمە جاولەوان نەکەین تەنها بە دەنگدانێک بتوانین ئەم کەرنەڤاڵە ئەم خۆشیە بنەخشێنین بۆ شاری کەرکووک بۆیە من داواکارم لە خەڵکانی کوردی دەرەو خەڵکی کەرکووکی دەرەوەی شاری کەرکووک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە ژێن لە ڕۆژی دەنگدانە هەوڵ بدەن بگەنە ئەم شارە و لەگەڵ ئێمەیە کەرنەڤاڵی خۆشی بجێڕن پێتان وایە دەتوانن ئەو پارێزگارە سەپێنراوەی کە باسی دەکەن لا ببرێت و پارێزگارێکی ئەوەی کە کەرکووکیەکان لێ ڕازی بێن و لەلایەن ناوپەیمانێتەکەی ئەوە دیاری بکرێت ئێمە وەکو هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کە چین ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگە هەموو لیستە کوردیەکان و هەر لیستێکی کەش کە بێت پاڵپشتیمان بکە ئێمە هەوڵە دەین یەکدەنگ بین لە گۆڕینی پارێزگاری سەپێنراوی کەرکووک وەکو وتم کەسێکی نەخوێنەوارە کە ئەڵێم نەخوێنەوار لەبەرەوەی بە حکمێک کارەکات وەکو ئەوەی نەخوێنەوار بێ وەکو ئەوەی شوان بوو بێ و هات بێت ئێستا حکمی گرت بێتە دەست و هەر دڵنیاشین کەوا بووە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا خۆزگە شوانێکی دادپەروەر بووە شوانێکی نادادپەروەرشە لەبەرەوەی وەکو کاک بەختیار وتی هەرچی داهاتی ئەم شارەیە ئێستا کردوێتێ بانگەیشەیەک بۆ هەڵبژاردننی خۆی بۆ هەڵبژاردننی لیستەکەی بەکاری هێنێت ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هەوڵە دەین بە زۆرینەی دەنگ یەکەم پرۆژەمان لادانی پارێزگار بێت لادانی سیستەمی سیاسی ئیداری ئەم شارە بێ و دانانی پارێزگارێکی
عادلانە دادپەروەرانە کە بتوانێت لە سەروی کەرکووک تاوەکو خاروی کەرکووک لە ڕۆژهەڵات تاوەکو ڕۆژ ئاوای کەرکووک و دەوروبەری کەرکووکش ئەو ناوچانەی کە لە ژێر سیستەمی مادەی ١40 خزمەت گوزاری پێشکەش بکات. زۆر باشە. دکتۆر بەختیارەوەی هەستێک لە نێو کەرکووکدا پێکاتەکان خۆیان لە نێوان یەکتردا ینی بۆ منە لە گەڕەکێکدا کە ماڵێکی تورکمانی تایە عەرەبی تایە ئەوی کە ماڵی بەڵێن ئەسڵ و ڕەسەنی شارەکە بن لەگەڵ دراوسە کوردەکانیانە کێشەی کەوتویان نییە بۆ خۆیان پێکەوە دەژین بەڵام پارێزگارە کارێکی کردووە کە ئێستا دەیەوێ ئەم ئاشتیە کۆمەڵایەتیش بشێوێنێ شەڕەکە بێنێتە نێو گەڕەکەکانیشەوە. چەندە گرنگە کەسێک دیاری بکرێت کە بڕای بم پێکەوە ژیانە هەبێ ینی جیاوازی نەکا لە نێوان پێکاتەکانە خزمەت هەموو گەڕەکەکان بک بەبێ جیاوازی نەڵێ ئێمە گەڕەکی کوردیە عەرەبیە لە پێشتری ژایمە بینی ومانانی پارێزگارێکی کوردی ئەم شارە خزمەتی کەرکووکی دەکرد پردی دروست دەکرد ینی خەدەماتی دەگەیاندە هەموو گەڕەکەکان هەندێک جار گلێەوەی لێ دەکرادیانەوەی بۆ گەڕەکە عەرەبیەکانێکا بۆ گەڕەکە کوردیەکانی ناکە. بەڵێ بێگومان وەکو خەڵکی ڕەسەنی شاری کەرکووک چی لە کورد چی لە عەرەب چی لە تورکمان وەکو خوافیکا بە ڕێزمان جەلال کە باسی لە چەپکە گوڵەکە کرد کە کەرکووک وەک چەپکە گوڵێک وایە کە هەموو ڕنگ و هەموو بۆنێکی تێدایە. بەڕاستی هیچ کێشەیەک نییە لە ناو طبقە عامەی خەڵکیە کە ئەو کەسانەی کە سیاسینین یاخود خەڵکە ڕەسەنەکەی شاری کەرکووک بەڵام ئەو کەسانەی کە هاتوونە بە فائیدەوە یاخود ئەو کەسانەی کە هاوردەی دەرەوەی شاری کەرکووکن ئەمانە هەمووی بە سیستمی تعریبکردنەوە هاتوون یاخود بە سیستمێکە هاتوونە بۆ ئیسفادەیەکی شەخصی و ئیسفادەی شەخصی ئەمان لەوەیەکەوە ئەو ئاشتەوایی نەو شارە تێک بدەن ئەو فیتنەیە بخەنن بینی کۆمەڵگەی کوردی و عەرەبی و تورکمانیەوە بۆیە ئەبینین بەڕاستی خەڵکە ڕەسەنەکە شاری کەرکووک ئەو کێشەی نییە. کێشە گەورەکە لە طبقە سیاسیەکەیە طبقە سیاسیەکەی و ئیدارەی ئەم شارە ئەداوا پارە و قوتی ئەم خەڵکەی بەدەسە کێشەکە لە ئەواتە چونکە ئەگەر استقرارێکی باش هەبێ لەم شارەدا لە بینی کورد و عەرەب و تورکمانە ئەو کاتە خەڵکەکە خۆی بۆ خۆی داوای کێشەیەکی نییە داوای ڕەنگە داوای هەندی حقوقی خۆی بکات داوای جۆرێک لە ڕەفاهیەت بکات بۆیە ئەوان ئەم وەزعانە ئەخولقێنن لە بینی خەڵکەکەیە و لە بینی هاوڵاتیانە بۆ ئەوەی ئەو هەلە بۆ خۆیان بقۆزنەوەکەوە کێشە و لایەنی ئەمنی و خەدەمی و ئەم شتانە هەیە کێشەکان بۆ خۆیان هەڵەقۆزنەوە و ئەیکەنە دەستکەوتێک پاشان بۆ ملەتی خۆیان یاخود بۆ لایەنێکی خۆیان مع العلم خۆی ئەمە لایەنە حەقیقیەکەی خۆیان نییە ئەمە ئەو لایەنێکەوە پاڵپشتیان ئەکا یاخود ئەو دار و دەستەیانە کەوا پاڵپشتیان ئەکا ئێمە وەکوتت پارێزگاری پێشوو خوافریکا دکتۆر نەجمەدین ئێمە توانی و خزمەتێکی زۆری شاری کەرکووک بک بە هەموو نەتەوەکانەوە واگلەی ئەوەشی لێکراکەوە زۆربەی ئەو پرۆژە ستراتیجیەکان کە لە شاری کەرکووک بووە بۆ ئەو گەڕەکانە بووە ئێستاکە بڕۆ بە چاوی خۆمانە بینین ڕۆژانە ئەمە جادای قودسە جادەی ڕێگەی بەغا یاخود ئەو پرۆژە استراتیجیەکان وەکو بینای مەحافەزەیە وەکو زانکۆیە هەر هەمووی لە خوارووی کەرکووکەوە دروست کراوە ئەو گەڕەکانەکەوە زۆربەی گەڕەکی عەرەب نشین و یاخود تورکمانشینە ئیسفادەیان لێ کردووە بەڵام بێت بە عەکسەوە یەک پرۆژەی ستراتیجی نەکراوە لەملا نەخۆشخانەی تورکی کە دروست کراوە لە خوارووی کەرکووکەوەیە ئەمە هەر هەمووی ئەو پرۆژانە بۆ کە لە خوارووی کەرکووک هیچ جیاوازیە نەکراوە لە نێوان گەڕەکێکی عەرەبی یاخود تورکمانی بەڵام بین ئێستاکە بە عەکسەوە بۆ بودجێ ئەم ساڵ زیاد لە 90% پرۆژەکان بۆ گەڕەکە عەرەبیەکان بووە بۆ دێهات و ناحیە عەرەبیەکان بووە فەرموو لە ئەو ڕۆژە چوینەتە حەویجە و زاب و ڕیاض ئەبینین تاقە ماڵێکە یاخود دوو ماڵە لە دێ کۆرەدەیەکە قیر و قیرتاوکردن و سەبکردن و عامود و کارەبا گەشتوتە بەر دەرگای ماڵەکەیان باشە لە ئەی باشە منطقە کوردیەکان یاخود دێهات و ناحیە کوردیەکان 105 بۆ 110 سەرف کراوە باشان فەرق و جیاوازیە بۆ چییە ئەمە
ئەم پارێزگارە ئێستاکە بەم شێوازە تەحەکومەکە 28 مەکتەبی سینیمان بەرکەوتووە عێراق وەکو هەدیەی جمهوریەی سین 1000 مەکتەبی سینی بەرکەوت بۆ شاری کەرکووک 28 مەکتەبی بەرکەوتووە باشە من بە تەحەدا ئەڵێم ئێستا ڕۆینە گەڕەکە کوردیەکان وەکو پەنجەعەلی و دەروازە و بارودخانە ئەبینین هەر مەکتەبێ 3 دەوامی تایە مەکتەبێک 3 دەوامی تێ باشە خۆی وەکو مەکتەب وەکو ئەساسیە بێ تەنها دەوامی بەیانیانی تێبی ئێستا 3 دەوامی تێ ئەبێ ئەم مناڵە یاخود ئەم خوێندکارە ئەبێت چی تێ بڵگا باشە بۆچی یەک مەکتەب سینیەکان نەهێنراوە لە بۆ ناوچە کوردیەکان بالمقابل ئەبینی 28 مەکتەب هەمووی لە ناوچەی عەرەبیەکانە دروست کراوە و احتیمامی زیاتر و هەمووی تەحویلی ئەو منطقەیان کراوە دێی وا هەیە 3 ماڵ 4 ماڵ 5 ماڵی تەیە مەکتەبێکی 18 پۆلی بۆ دروست کراوە یاخود 12 پۆلی بۆ دروست کراوە بەڵام وەکو ئەبینین گەڕەکە کوردیەکان و ناوچە کوردیەکان بە ڕاستی هیچی بەرنەکەوتووە و هیچ خزمەت گوزاریەکشی بۆ نەهاتووە دەستان خۆش بێ کاگازار ئەگەر دو قسەت مابێ پێت خۆش بێ ڕووبکەیتە ئەو کامێرەیە و لێوە بە کەرکووکیەکانی بڵێ من ئازاد شەریف بابان لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 کاندیدی ژمارە 15 ماوەی 20 ساڵە لەم شارەیە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشەکەم ماوەی 15 ساڵە بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی شۆڕشی کەرکووکم بە هەموو شێوەیەک لەم شارەیە خزمەتمان پێشکەش کردووە خەڵکی دڵسۆزی بە شەرەفی شارەکەم وە لە ڕابردووە بە خوێن و بە دەنگ کوردستانی بوونی کەرکووکتان سەلماندووە داواکارم لێتان لە داهاتوودا لە 18 دوانزەیە ڕوو لە سنووقەکانی دەنگدان بکەن و کەرنەڤاڵی خۆشی بجێڕن و ئەم خۆشیەش بکەنە ئاهەنگێک لەسەر قەڵای کەرکووکە هەمومان پێکەوە خزمەتی ئەم شارە بکەین لە خزمەت گوزاری و پەروەردە و پێکەوە ژیانی نەتەوەکانی ئەم شارە سوپاستانەکەم زۆر سپاس بۆ تۆ دکتۆر ئەگەر تۆش سێکتە بێ فەرموو دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕاستی من وەک دکتۆر بەختیار حەسەن عەبدوڕەحمان من فەرمانبەر لە تەندروستی کەرکووک و مامۆستای زانکۆ دکتۆرام هەیە لە بواری تەکنۆلۆژیای زانیاری و زیرەکی دەست کرد چەندین ساڵە کارمان کردووە لە ئیدارەی تەندروستی کەرکووک بەڕێزان من وەک کاندیدی ژمارە 17 لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە تاقە داواکاریم لە ئێوەی بەڕێز هەیە کە ڕۆژی 18 دوانزە ببێتە ڕۆژی وەرگرتنەوەی لووتکەی دەسەڵات لە شاری کەرکووک و نەهێشتنی ئەم نادادپەروەریەیە کەوا لەم شارەدا بە دەستی چەند کەسانێکەوەیە لیان بسەندرێتەوە و نەهێشتنی عسکەرتاریەتی ناو شار کە بۆتە هۆی استفزازکردنی گەنجان و ڕۆڵەی شارەکەمان زۆر سپاس زۆر سپاس بە هیوایەوەی کە سەرکەوتوو بن و لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بتان بینینەوە سپاس خێراتن زۆر سپاس خۆشەویستان پرۆگرامم پێشکەشکردن کاتێک خۆش خۆتان لەگەڵ